پرۆگرامەکەمان کە باسی بەڕێوەچوونی پاڵەوانێتی CFL دیداکەین لە سلێمانی بەڕێواچێ بەڵام ئەوەی کە گرنگە ئەم پاڵەوانێتیە ئایا چێ ئامادەکاری بۆ کردووە کە ئێمە هەمیشا بینین ناوەندی وەرزشی کوردستان زۆربەی پاڵەوانێتی و ئیڤێنت و چالاکی وەرزشیەکان و خزمەتکردنی گەنجانی لە کوردستانە گرتوۆتە ئەستۆ ئەوەی کە ئێمە زۆر جاری بینین بۆ کۆمەڵێک پاسکیل سواری کۆمەڵێک ئیڤێتیکە بۆ کۆمەڵە گەنجی جیاوازتر لە بوارە جیاوازەکانی ترە بۆ ئەوەی بەیەکەوە هەموو بتوان لە ڕێگەی ئەم ناوەندەوە کە بە سەرپەرشتیاری کاکوبادە بەتایبەتی و هەمیشە پشتی گەنجان نەگرێت و هەوڵی شەیەکە توانەکانی خۆیان بخەنەگەڕ و بتوانێت بە شێوازێکی باش ئێمە لە ناوخۆی خۆمانە هاوشێوەی ئەو وڵاتانەی ترکە چۆن پاڵەوانتی بەڕێوە بین بتوانین ئێمەش بخاوەنی ئەو پاڵەوانێتی و توانای گەنجەکانمان بین ئەمەشیشی ترە لە چالاکیەکانی ناوەندی وەرزشی کوردستان و لە هەمان کاتی شابزین ئەم پاڵەوانێتی تایبەتمەندی چییە چێتیا بەشداری کردووە و ئایا لەسەر ئاستی هەرێمە یاخود وەرزشەوان یاخود یاریزانی تر لە دەرەوە هاتوون بەشداری بکەن و زۆر جار ئێماڵێن ئیڤێنت و پاڵەوانێتەکان ڕاستە بۆ ئەنجامدانی وەرزشێکە بەڵام دوجاریش ئەبێتە بەستنەوەی پەیوەندیەکان ناساندنی وەرزشەوان بە یەکتر ئەمە ژواکە کە پەیوەندی دروست ببێت یعنی بە شێوازی لە شێوازەکان چالاکیەکان ئەبێتە پەیوەندیەکی باش لە نێوان ناوچەکان و لە نێوان گەنجانی شەو لە نێوان یاریزانەکانمان لەوانەیە زۆربەی پاڵەوانێتی لە چەندەیەکی ڕابردووە گەنجەکانی خۆمانی لێ بەبێژ بوو بێ توانیان هەبوو بێ بەڵام توانیان نەبوو بچنەوە دەرەوەی وڵات یاخود لە خواروی عێراق بەڵام ئێستا ناوەندی وەرزشی کوردستان پێمانەڵێ تۆ لە هەرێمی کوردستان و لە ناوچەکانی تری خۆمان ئەتوانی بێ بەشدار بیت و بتانی توانەکانی خۆت بکەیتەکەڕ کەواتە گفتوگۆ لەسەر ئەم پاڵەوانتیاکەین و لە هەمان کاتیشە باسی کار و چالاکیەکانی ناوەندی وەرزشی کوردستانەکەین بە ئامادەبوونی زۆر بەڕێز کاکی مدات عەلی وەکو سەرۆکی ناوەندی وەرزشی کوردستان و کاک زەمەن ئیسماعیل یاریزانی سەرەکی پاڵەوانتی CFL داکەین کاروشان لێرە ئامادە زۆر زۆر بەخێر بێن بەرکەوتنەکانمان هەر بەیەکەوە وانە کاکیمدا ئەوش ئەوگەڕێتەوە بووی کە چالاکیتان ماشەڵڵاوە زۆرە ئەمەش بێگومان بیرمان نەچێت هەموو کار و چالاکیەکانی ئەم ناوەندەش بە پاڵپشتی دەستگای میدیای کورساتە کە بتوانین ئێمەش هاوکاریان بین و توانین ئەو کارە جوانانەی کانجامێن ئێمە بیخەینە ڕوو ئێمە بتوانین لەگەڵیان نابین کاکم داوا سەرەتا لە جەناب تۆ دەست پێ بکەم ئەنجامدانی ئەم پاڵەوانتێم ئیڤێنتە لە شاری سلێمانی کە بەڕێواچێ ئەمەژی چێکە لە درێژەی کار و چالاکیەکانی ناوەندەکەتان پێمە خۆشە جەنابەت باسی کەیت ناوەندی وەرزشی کوردستان لە ڕاستیدا بۆ دامەزراوە ئیڤێنتی نێودەوڵەتی بێنێتە شاری سلێمانی و کوردستان و هەروەها دروستکردنی چاوی لەسەر دروستکردنی ئەستێرە وەرزشەکان بێت لە دوای ئەوەی کە لە ساڵی 2020ەوە دامەزرا خۆشبەختانە گەنجێکی زۆر ڕووی لە چالاکیەکان کردووە و بە بەردەوامی پشتیوانی لە گەنجانەکەین لەوانی کە لە بوارە جیاوازەکانی وەرزشدا دەڕاکەون بێگومان ئێمە بە پشتیوانی دەستگای میدیایی کورسات زۆربەی چالاکی گەورەکانمان لە شاری سلێمانی بەڕێوە بردووە توانم بڵم توانایەکی باشی یاریەکانمان هەیە و توانیمان لەسەر ئاستی عێراق یەکەم ئیڤێنت کە CFL یەک دامەزرا ئەو کاتە هەر بە پاڵپشتی دەستگای میدیای کورسات بوو زۆر کەس پێی وار بوو کە ئەم ئیڤێنتە سەر ناکەوێ بەڵام گەنجەکانمان یاریزانەکانمان تواناکانی خۆمان سەلماندی کە بە ئامادەبوونێکی ئێجگار زۆری هاندەران ئیڤێنتێکی زۆر گەورە و پرۆفشناڵمان ئەنجامدا و لە سایتەکانی تایپۆلۆجی و شێردۆک لە ئەمریکا ڕاستە خۆدانرا و چاودێری کرا و پاڵپشتی کراین و ئەمەی کە ئەکرێت ئێمە ساڵانە و وەرزانە چالاکیەکانمان ئەنجام دەدەین دەستان خۆش جا ئیشەڵڵا بەنیازم بەیانی پاڵەوانێتیەک ڕێک بخەن ناوی پاڵەوانێتەکە CFL دەیە شەڕکردن لە ناو قەفەس وایە؟ بەڵێ جا بەڕێزت پێمان بڵێ ئەم ناوە ئەستەن بۆ ئەم دە هەر لە کوێ هاتووە؟ ناوەکە لە کوێ هاتووە خۆی کەیت فایت لیگ وەکو چۆن UFC لە ئەمریکا هەیە ئێمەش بە هەمان شێوە لە هەموو وڵاتەکان زۆربەی وڵاتە پێشکەوتوەکان ئیڤێنتدانا ئەکەن بەهی خۆماڵی خوان دروستیەکەن یاریزانەکانیان پەرە پێدەن بۆ لە داغستان هەیەتی یەمەن هەیەتی سەڵتەنەی عمان
هەیەی و کۆمەڵک وڵاتی تر دوو بە وڵاتانی ترهانە ئێمەش لە 2020ەوە بیرمان لەوە کردەوە کە شتێکی خۆماڵی خۆمان هەبێت چکە بەرداوام یاریزانەکانی کورد لە دەرەوە دەرفەتیان کەمتر هەبوو بۆی بەشداریکەن با لە بیرمان نەچێت کاتێک کە تۆ ڕوویتە ئیڤێنتێکی نەوەڵەتی بۆ یاریزانی پیشەکەر دروست بێت ئەبێ ڕیکۆرد دەبێت بەسە کاک زەمان حەوت سەیە واتە حەوت برنەوەی هەیە سێ دۆڕانی هەیە ئەمەش ئەوەیە کە بێ یاریزانی سەرەکی داتانەوە لەم پاڵانێتیە بەڵێ بێگومان دێنە سەر ئەوە کە بۆچی دانراوە لە یاریزانی سەرەکی لەبەرەوە ئیڤێنتەکانی زۆربەی لە CFL بەشداری کردووە و یاریزانی تریشمان هەبووە نامۆفازیل لە یەکەم ئیڤێنتی پرۆفشنالی CFL لە 2020 لە CFL کردی و یەکەم ڕیکۆردی کە بۆی نووسرا لە ئەمریکا لە CFL دروست بوو لەلای ئێمە دروست بوو لە ناوەندی وەرزشی کوردستانەوە پاڵپشتی لە ئیڤێنتەکەی ئێمە دروست بوو ئەگەر ئیڤێنتەی CFL نەبووایە ئەم یاریزانە نەبوون بە پیشەگەر ئەتبارێکی نێودەوڵەتی هەیە بەڵێ چاودێری ئەکرێت لەلایەن دوو سایتی ڕسمی لە ئەمریکاوە کە یاریزان ئەبن بۆ ئیڤێنتەکانی تر بۆ چۆن پێ دەڵم ئەمە بزنسێکە ئیشی تیاکەن وەکو کۆمپانیە لە هاتووە وەکو کەرتی تایبەتی لە هاتووە باشە کاک زەمان زۆر بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوونت پێم وایە جاری کرد چاوپێکەوتنمان کردو لەگەڵ جەنابتا ئمە دەستخۆشیت لێەکەین لەوەی کە لەم جۆرە وەرزشەیە بە باشی خۆتت یا دۆزیوە تۆ توانی بڵین لە کۆی ئەو یاریانەی کردوتە زۆرترینی سەرکەوتنت بەدەستێنەوە پێمان بڵێ ئەم جۆرە وەرزشە چۆنە تایبەتمەندیەکانی چییە یاریزان چۆن ئەتوانێت بەشداری بکات و پێوەرەکان چییە کە بۆی بێتە ناو پاڵەوانێتێکی ئاوە ئەم وەرزشە تۆزێک فەرقیە لەگەڵ وەرزشەکانی ترە باش لەبەرەوەی پێکانی زیاترە و قورسترە و ڕاوەندی شەڕکردنەکانی تیا زیاترە ئەگەر بۆکس و بۆکسینگ و مایتای ئەمانە تۆ پاڵەوانی تیا ئەکەیت سێ دقەیە تایمەکانی سێ ڕاوەندی سێ دقەیە ئێمەمەی ئەم یاری ئێمە 5 دقەیە یعنی 2 دقە لە ڕاوەندەکانی زیاترە و دەستکێشەکانی فەرقی هەیە سێ پێنجە دەستکێشەکانی فەرقیە دەستکێشی بۆکسینگ و کیک بۆکسین و ئەمانە گەورەیە هی ئێمەمەی نیو پەنجەیە یعنی زەربەکانی زیاترە لێو با قورستر بەدڵنیایی کاریگەری زیاتری لەسەر کەسەکان ئەنجا لە ئەرزا یاریەکەیت لە ئەرزا زەربەی تایە ئەنیشک و هێڵبۆی تایە و زۆر شتی تیا لەگەڵ یاریەکانی ترا فەرقیە ئەنی ئەنجا بۆ کەسەکان کە ئانێت بەشداری بکەن لە زۆر یاریزان ینی لە 100 یاریزان سێدەکە یەک یاریزانی تیامێنێتەوە بێتە پاڵەوان لە 200 دانە ئەنجای یاریزانی تیا بێتە پاڵەوان قورسە هەموو کەسێک ناتوانێت بێتە باشە ڕەچاوکردنی تەمەن ڕەچاوکردنی کێش لەم جۆرە وەرزشەیە تا چەند بەدی ئەکرێ بۆ نمونە تۆ دوو کەس لەوانەیە لە ڕووی کێشەوە کێشان جیاوازتر بێ بەڵام یەکسان بێتوانی تر چاوەڕێی ئاستی باشتریان لێ بکەین مە پێم خۆش تۆزێ باسی تایبەتمەندیەکانی لەم وەرزشە کێشەکە زۆر زەرورە باش ئێستا ئەگەر کێشەکەت کەویتە ئاسی پرۆفشناڵەوە حتەن زیاتر کەکەویتە یاری پرۆفشناڵەوە تەنانەت نیو کیلۆش کاریگەری هەیە لەسەر لەبەرەوەی کە ئەستا ئاسێکی پرۆفشناڵەوە هەردوو یاریزانەکە زۆر بە مەزبوطی خۆیان ئامادە کرد لە چەند کێشە پاڵەوانەتی بەڕێوەچێت لە ئاستی پرۆفشناڵ ئەم ئیڤێنتی CFL دەیە تقریباً هەموو وەزنێکی تیا ئەتر لە 51ەوە تایەتی تاوەکو وەزن سەقیل تاوەزنی کێشە چەندەکە من لە 80 کیلۆ یاریەکەم کیلۆ باشە و هیچ جوڵێکی ئەگەر وا بسنووردار نییە ئەتوانی هەموو جوڵێک بەدەست بە قاچ وایە بەڵێ بەڵام مەجموعەیەک زەربات هەیە کە فاوڵە وەکوچی کە لە نابێت کە لە نابێت خۆ تووشی پێکان ئەمەتر کاتی ڕایانانە پێم وایە بەڵێ لە کاتی ڕانان و لە کاتی یاریەکەشە لە کاتی یاری نابێت کە لە بۆ کەسەکە بۆ دەموچای بکەیت ئەنجا زەربە لە پشتی سەرەوە بۆ هەتاوەکو کۆتایی فەقەرەکانی پشت بە هیچ شێوەیەک نابێت زەربەی پیا بکێشیت لەبەرەو شوێنانە حساسن ئیتر پەنجە دەرکردن بۆ چاوشت ئەمانە هەمووی فاوڵە ئەم ئینانە بزانیت پێمان دادۆریش خۆی لە کاگیمدات لە پێشێکێکە شاوتم ئەم بەشداربوون ێسا پۆستەری ئەم یاریزانە نبینی کێ بەرچێکەوتووە ئامادەگاریکی باشتان بۆ کڕۆ دەستان خۆش بێ لەکوێ لە سلێمانی بەڕێواچێ با بزانین وە دومیشان پێمان بڵێ ئەم یاریزانانە هەمووی خەڵکی سلێمانین یاخود خەڵکی دەرەوشی تایە نا ئێمە تەرکیزمان خصوص سەر پاڵەوان دروستکردنی پاڵەوان ئیتر ئەو کەسە
هەر لایەنێک بێت لە ڕووی ئاینیەوە لە ڕووی کوردبوون یان عەرەب بێت زۆر جار یاریزانی عەربمان هێناوە لە کەرکووک هێناومانە لە کوردمان هێناوە بەڵام زیاتر تەرکیزەکانمان لەسەر یاریزانە کوردەکانمانە چونکە لە ناوەندی وەرزشی کوردستان و هەروەها یاریزانی تایە لە دەرەوەی شاری سلێمانیە لە هەولێر تایەتی لە سۆران تایەتی لە ناوچەکانی تری کوردستان یاریزانی تێدایە و هۆڵی ساڵح عەلی لە سەرڕێگای مەتار فڕۆکەخانەی جەلال تاڵەبانی لە ڕاپەڕین سەر ڕێگای ڕاپەڕین هۆڵێکی گەورەیە لەوێ ئامادەکاریی باشی بۆ کراوە و ئەو یاریزانانی کە دەستنیشان کراون پێشتر ڕیکۆردیان هەبووە پێشتر ڕابردیان هەبووە لە یاریەکەدا بە شێوەیەکی پرۆفشناڵ یاریەکەن 8 یاری ئەکرێ واتە 16 یاریزان بەڵێ 8 یاریزانی کورد 8 یاریزانی کورد 8 یاریزانی دەوڵەتیمان بۆ هێناون لە دەرەوە سپۆنسەرمان کردونە بۆی لەگەڵ 8 یاریزانە کوردانە یاری بکەن لەوانەیە هەندێک لە یاریزانە کوردەکانمان بدۆڕێن لەوانەیە هەندێک لە یاریزانەکان کوردەکانمان بیبەنەوە ڕیکۆردیان بۆ زیاد ئەبێت بەڵێ ڕیکۆرد زیاد دەبێت بۆ نمونە زەمان 7 یاری کردووە 11 یاری کردووە دیاری کردووە پرۆفشناڵ حوتی براوە بووە 3 دۆڕایی هەبووە بەیانێکە بە 8 بۆ 3 ئەبێ بە 11 یاری جا برنەوەکەی لەوانەیە بە 8 3 دۆڕان دوایی کە لەسەر بنەمای ئەوە ئەم یاریزانە پیاوانە ئەکرێت ینی هەڵسەنگانی بۆ ئەکرێت لە دەروی وڵات لە دەوڵەتەکە لەسەر ئەوە قساکەین چۆن یارمەتیانان تا چ قۆناغی بۆ نمونە بەڵام کاک زەمن ئێستا کاتە ڕکابەرەکەی بەڕێزە دیاری کراوە بەیانی بەرکێکەوی دیاری کراوە بەڵام پێش ئەو دوی ئەیزانتر دیاری کران بۆ نمونە تۆ 15 ڕۆژ 20 ڕۆژ زیاتر پێش ئەوە کەسێکت بۆ دائەندرێت بەم کەسە ئاڵێن کاکە تۆ بەرامبەر فڵان کەس یاریەکەی باش ئێستا کاتێتر سیری ڤیدیۆکانە کردووە دوو کەس تاکو ئێستا سەحبیان کردووە شاونەتەوە هەتاوەکو پێرێ یاریزانێکی تریاندانە بۆ نمونە و تویانە بەر کاک زەمانەکەویت کاکەویتە ئاسێکی پرۆفشناڵەوە یاریزانەکان سەیرەکەن کە کەسەکە زۆر ئاسێکی بەرەو پێشەوە ڕۆشت بێت هەموو کەسێک نایە خۆی لە قەرەی نایە ئیتر ئەکەوێتە سەر کەسەکە ئێستا من کوڕە هاتووە یاریم لەگەڵاکات من زۆر دڵخۆش خەڵکی کوێیە؟ خەڵکی ئێرانە یاخوا بە خێر بێت بەستر بزانین بەیانی چیمان بۆکەی کاگیندات یەکێک لەو خاڵە گرنگانەی پێگومان ئەزانم ئامانجی ناوەندەکەی ئێوەشە جەنابیشتا دروستکردنی کۆمەڵێک پەیوەندی بۆ یاریزانی پیشەکەر ینی بۆ نمونە کاک زەمان لە لامان دانیشتەوە ئەم بە نمونە بینەوە ئەم سەرکەوتنانی بەدەستێنەوە بۆ ناگەر پێویستی بە پاڵەوانتێک بێ لە دەرەوە بێ لە دەروی هەرێم بێ یان بڵێ لە خواروی عراق بێ یان لە دەروی عراق بێ ئێوە ناوەندەکەتان چەند هاوکاریە بن بۆی کە بتوان پاڵپشتی بکەن بۆی کە بتوانێت پەل بۆ شوێنەکانی کەش بڕێن ئێمە تیمێکی پرۆفشناڵ پشتیوانیم یاریزانان ئاکات مانجمنتێکمان بەڕێوەبەرێکمان بۆ داناوە کاک فەرهەنگە هەم سەرپەرشتاری سیفێڵە ئەمیش مەنجمنتی ئەم یاریزانانەیە خۆی ئەگەڕێ لەگەڵ مەنجمنتەکانێکی ینی گروپێکیان هەیە بەڕێوەبەرەکان هەمویان پەیوەندیان هەیە کۆنتاکتیان هەیە کە ئیڤێنتێک ئەکرێت پێشتر ڕائگەیەندرێت ئەڵێ لە ئەوروپا ئەم لە وڵاتە ئەم ئیڤێنتە ئەکرێت پەیوەندی ئەکەن بە کاک فەرەنگەوە ئەڵێت یاریزانێکمان هەیە ڕیکۆردەکەی نزیک بێت لەو ڕیکۆردا بۆ نمونە 6 بێت ئەڵێ ئەم فایلانە پرۆفایلەی دروست کراوە ئەینێرێت بۆی سێری خوان سێری یاریەکانی زەمانەکەن لە یوتیوب تەمانە ئێمە هەمومان لە یوتیوبا داناوە بە کوالەتی بەرز بە پرۆفشناڵانە سێری تاپۆلۆجی ئەەکەن سێری ڕکۆردەکانی ئەەکەن ئەوانش تیمێکی تایبەتیان هەیە ئێمەش تیمێکی تایبەتمان هەیە ئەم کۆنتاکتەر لەو ڕێگایەوە دروست ئەبێت کە بە زەمان ئەڵێت یاریزانێک هەیە زەمان خۆی هین ناکە ئەڵێ هەر یاریزانێک بێت با بەرامبەرم بێت یاری ئەەکەم خۆی ناچێتە ناو وردەکاریەکانەوە ئەو تیمی ئێمە کاک فەرەنگ و ئەوان ئەچنە ئەو وردەکاریەوە کە کۆنتاکتەکان بۆ هات ئاگاداریەکەنەوە یاریزانەکەی بەرامبرت ئەم نەتەوەیە ئێستاەوەی پێشووتر داغستانی بووە بزانم کاک زەمن بەرامبەر دیاری کرد ئێستا بوونێتە ئەنتی داغستانی ینی بەتایبەت لەگەڵ یانە یاریزانە کوردەکان زۆر عەزەر لە یاریزانەکانی ئێمە ئەکەن داغستانیەکان لەبەرەوە حەبیب و ئەو ئیسلام و ئەمانە تۆپی ئەم یاریانە لە ئەمریکا ئێستاش ئێمە لەخوا بەزات بەچەند یاریزانێکمان دروست بووە
کە ئەڵێن کوردن سڵەکەنەوە هەم شەڕکەری باشین ئێمە یاریزانەکانمان پێشتر یاریکی لەگەڵ داغستانیە کرد نینی کرد شلی کرد ناو یاریە بۆیە هەمیشە ئەوان چاوان لەسەر ئێمە چاومان لەسەر ئەوانە بەردەوامی خوان ئامادە ئەکەن بۆ قورسترین یاریزانەکانمان باشە کاک زەمەن ئێستا بۆ بەم شێوازی جەنابەت ئەم هەموو ڕاهێناناکەی ئەمە مامانتوێتیە توانایەکی خۆ باشە دروست کردووە ناوەندەکەی کاکیدا دوان تا چەند دەرفەتە بۆ ئێوە کە بتوانن بە باشی خۆتان پێش بخەن کە بتوانن بە باشی تواناکانی خۆتان دەربخەن و بشتوانن پەیوەندی دروست بکەن ڕاستە وەرزشە لێدانە و سەرکەوتنی تیا بەڵام زۆر جار کە بینیمانە لە یاریە جیهانەکانیشە کە تەواو بن باوەشەکەن بەیەکە یعنی ڕۆحێتێکی وەرزشی هەیە تا چەند ئەمان بوونەتە بەشێکی گرنگ بۆ ئێوە کە بتوانن هەم وەرزشەکە ئەنجام بن هەم ئاستی ئێوە بچێتە ناو یوتیوب و لە پاڵەوانێتەکانی تر باگەشتان بکەن و تۆش بتانی ورێکی کەتە بێکە شوێنێکەیە ئەتوانێت ئەم پاڵانێتی ئەنجام بن ڕاستی ناوەندی وەرزشی کوردستان زۆر یارمەتی دەربووە باشە کاقوبات تاڵەبانەی زۆر سپاسێکین کاکیمداد کە سەرۆکی ناوەندی وەرزشی کوردستانە کەناڵەکەی ئێوەش دەستخۆشیتان لێکەکەی من یەکەم جا کە دەستم کرد بە وەرزشە لە میوانی بووم وتیان وەرە سەی تەلەڤیزیۆن بکە لە کورسات سەی یاری بکە منشکە چوم سێرم کرد سێفێڵ یەکەم بوو کاکنامە ئەوان یاریان تیا کرد یعنی کورسات بوو ئەوەی کە من سێ یاریەکەکەم و بچمە ناو یاریەکەەوە ئەنجا بۆکو ناوەندی وەرزشی کوردستان ئێمە ئێستاگەر بمانێ ڕیکۆرد دروستکەین ئەگەر ئەمان نەبن ئێمە مەجبورین بڕۆین ڕووکەینە ئێران ڕووکەینە خوار و وڵاتەکانی تر بچینە تورکیا ئەستەمە زۆر قورسە تۆ ئەگەشتە دەروی وڵات مشکل چوومەتە دەروی وڵات لە دەروی وڵات وەزندا ئاگریت وەکو ئێرە نییە تۆ لە شاری خۆتا لە ناو وڵاتی خۆتا لە ماڵی خۆتا بە ساعات وەزنەکە داگری هیچ کێشەیەکت نییە بەستانە چتە دەرەوە لە سەر جیفانی خۆت پارێکی زۆر سەرف نەکەیت نازانی ئەو تێچۆ زۆرەشی بۆ گەڕێتەوە بە دڵنیایی ناوەندی وەرزشی کوردستان زۆر یارمەتی دەربوو بۆ ئەم لە یاریزانە کوردانەکە ئێستاوە دەرکەوتون ئەی دەستان خۆش بێت هیوای سەرکەوتنە بۆ خوازین چاوەڕێکێن ئینشەڵڵا هەمویان هەر هەشتیان براوە بن جاتر کاک زەمەن ئینشەڵڵا تۆش یەک ڕێکۆرد زیاتر بێ بە هەشت بەسێ هەرچەند هەر ئەوەنەی کە ماشەڵڵا ئەمەنە ئازایل ئەو ناوە گەورە دروست کردووە کە تەنانەت بە بیستنی ناودلانێ زۆر ڕکابر نەیەوێت بەشداری بکە ئەوە نیشانە تا چەند ماشەڵڵا و لێ بەسەر کەوتوو دەستی ئێوەش خۆش بە کاکیمدا کاوە پشتی گەنجانمان نەگرن بۆەوەی کە پشتیان چۆڵ نەبێ بۆی کە ئینشەڵڵا بتوانن بە هێزێکی زۆرترەوە بێنە گۆڕەپانەکە و سپاس بۆیەوە دەستان خۆش بێ و هەر سەرکەوتوو بن زۆر دڵخۆشین بەوەی کە ئەوام کارانە ئەنجامێن و هیواداری سەرکەوتنێکی باشیش بەدەست بێن و شاوەڕێی باشتریشتان لێکن کالیدا دەستان سپاس زۆر سپاس وچانێ وەرگرت